بەخۆی برم ئەو دەستێ بینی وەڵی ئەو دەستە حەقی ماسکردنێ ئەو دەستە جەنازە هێنایەتە دەرێ ئەو دەستە ئیشی کردیە ئیشەڵا بە هەموو بتوانین ئیشی کاکزانێت چارەسەرکەین بەخوای دوێنێ کەم ئەندامێک دوێنێ کەم ئەندامێک پارەی ناردیە کەم ئەندام ینی معاشەکەی کەم ئەندام خۆجارە بە 3 مانگ 4 مانگ جارێک دێ زریان چایەتی گورچلی لە گۆڕانی لەسەرەوەیە کەرەنتی نەکرایە بە 100,000 بەشداری کردی لۆ کاکزانای لەوانەشە جوان نەبێ قسە دەکەم بەڵام چ بکەین کچە مۆدیلێک نین لە کوردستان ڕێزمان زیاتر بەگیرێ و ئەو کەسەی شەڕ لەگەڵ شەپۆڵەکانی ئاو دەکات و هیچ ڕووبارێکی ئەم کوردستانە نەماوە کە پەنای بوو نەبات و تەرمی کەسێک دەرنەهێنێت و یارمەتی خەڵکی نەدات ئەمڕۆ لە شاری هەولێرە و پێویستی بە هاوکاریە بۆ ئەمە بەستە لێرە کەمپینێک بوو ئەو ڕاگەیەندراوە بۆ ئەوەی کۆمەک و هاوکاری بوو کۆ بکرێتەوە تاوەکو خانوە تاو نەکراوەکەی تاوە بکات ئەویش کاکزانای غەواسە پێم خۆشە بچمە لای خۆیان و گفتوگۆی لەگەڵ بکەم سڵاوتان لێبێت ئەم کاتت باش کاکزانە ماندوو نێبن سەلامەتی پێم ڕێ بزانم کێشەکەت چییە داواکاری چییە چ شتێک بووتە بربەست لە بەردەم تەواوکردنی خانوە تەواو نەکراوەکەت وڵا یەک دوو جاری کەژادەم هەر راپۆرت وشتمان کرد هەر لەو پایتەختە دەستا خۆش بێ من هەتا مردن مەمنونی ئێوەشم مەمنونی کاک زێگرەوە پیا بەڕێزانی کە لە پۆستی فەیسبوکێکی خۆم گوتیتی کاکزانە ناوم مەینە دەوەرەقەیدایە ئافرەت هەبووە گوتیتی خەیاتم ناوم مەینەوە 20 وەرەقەیدایە هەتا ئێستا سپاس بەخۆ خانیەکەم شتێکی کەمی ماوە ئەوەی کە ماوە بۆ نمونە سەقف سانەویە و پلاکە و گڵۆپە و شەمع ئەو شتانەی مایە من هەستم بەخوای من 16 ساڵە کرێتیم دەنگم لێ نەدەهات یعنی باسم نەدەکرد قەت بەڵام زەختێ زۆیان لێکردم گوتیان کاکە دەبی بیکەی ینی شتەکە وا بوو ئێستا 50 وەرەقە لەسەری قەرزارم ئەوەی کە مای ئەو وردەوارانێ بیکڕین و بۆی بیرم کردەوە من ئەو ساڵ گوتم دام نابزستان بۆ گوتم باوەڕ ناکەم خنکان و شت هەبێ بەس لە مانگی یازۆنە ئەو ناتین دەرێ خۆم دانا بۆ هاوینە خانەکە برن تاواکەم ئەوجا مێشکم ئیسراحەت بێ ینی هەر هاشم دانا سپاس بەخوا ناگەینە هاوینش خانەکە تاوا دەبێت ئینشاڵڵا گەر خێرخواز بێتە سەرخەت دڵنیام هەتا ئەو سەری مانگە دەستمەنای ئەوەی کە ئێستا مانگی چوارە بیداتی مانگی چوارە تا دەگەن یەکی 5 دەستمەنای باش کاکزانە خێزانداری تو چەند منداڵت هەیە چوارم هەیە منداڵێکی نەخۆش و نوقسانشمێ بەردەوامیش ئێستاشی لەگەڵ بێت تەلەفۆنت بوو دەکرێت ئێستا لە پێش چاوتان تەلەفۆنم لۆ هاتێ لە ئێران وانە فەر خنکایە هە لە دیوی کووردە خنکایە دەرێ کاکزانە لە زاخۆ هەروەتر لە دوێنێ لە میسان لە پارێزگای میسان جنوب تەلەفۆن بدەکرێت کاکزانە وڵی منش پێ ڕناگەم بەڕاستی من ئێستا دەمەوێت دەستخۆشی لە برایانی گەرمیان و هەولێریەکان و پشت دەروبی توێن بکەمەوانە بە هاوکارم بنەوە پشت دەروبی توێنەوە پیاوە بە ڕێزانە هەر هەمویان بە سپیکار و بە ینی هەرچیەک بێ کەرکوچیەکان هاتیتن بەهانامەوە ینی کابرا وەستا بۆ وەستا هاتیە کرێکاری بۆ من دەکە ینی خوای گەورە خێریان بنووسێ ئینشاءڵڵا ئەوەی بە من بکرێت دوعای خێرە و لە دوعای خێرە بەشیان نەکەین برای بەڕێزە من هەر نەک ئەوە کوردستان نیواونی خێرخواز بەڕێوی دەبا لێرەوە دەستخۆشیم بۆ هەموو ئەو خێرخوازانەی کە بەخوای دوێنێ کەم ئەندامێک دوێنێ کەم ئەندامێک پارەی ناردیە کەم ئەندام ینی معاشەکەی کەم ئەندام خۆجارە بە 3 مانگ 4 مانگ جارێک دێ لەوانەشە جوان نەبێ قسە دەکەم بەڵام چ بکەین کچە مۆدیلێک نین لە کوردستان ڕێزمان زیاتر بەگیرێ و کەسێکی تر نین لە شارێکیکەوە لە عێراق بیان لە سلێمانی بێ لە هەر جێک ینی بێتە سلێمانی لە عێراق و دێتە سلێمانی دێتە هەولێر و ڕێزی زیاتر دەگیرێ و سیارەی ئاخر مۆدیل نوێ دەدرێتێ و ئەمن چاوم لەوە نییە کە ینی مەسوولی گەورە و حکومەت هاوکاری من بکە من چکە لەگەڵ فەقیرم بەڕاستیت پێ برم منداڵە مەسوولێک ناخنچێ ئەوەی دەخنچێ فەقیری بەستەزمان لەو دەماوە دەخنچێ منداڵە مەسوول دەچێت بە حرەدە گەورەکان لێ مەلەوان دەکا منداڵە فەقیر لەو ئاوانەی لێ خنچێ و بابوداکەی دەست دەکاتە زیڕە ئەوەی دەکرێمە لێرانە من وەکو خۆم بەخوا ئینزیلاقشم ئەمەلیاتەوە بەخوا هەموو شەوێک قاچم دەبەستمەوە ئەو جەخەوم لێ دەکەوێت لە تاو ئازار بەس سوندم خواردی هەتا هێز و توانام هەبێ هاوکاری و خەڵکە فەقیرە بکەم چی تێدا خوای گەورەم هەنەی دایکە من دەیبەخشم بۆ خەڵکە دەستت خۆش بێت باش هیوادارم دەنگت بگاتن و هەرچی زووە بابەتەکە کاک جێگر دۆڵانی یەکێکە لەو کەسانی کە کاکە جێگر بڵێ ینی کاکە جێگر دوێنێ بوو ئەبزانم پێرە بوو لە کۆمێت گوتی کاکزانم لایفت بۆ دەکەمەوە پێشترش کاگارەمە ڕیشەژەویش لایفێکی کردبوو بەڕاستی بەڵام کاک جێگر دوێنێ زیاتر ینی بەهانامانەوە هاتەوە دەیزانی پارۆشتمان لێ بڕای خۆی ڕاستیەکەی خۆت و دەتوانی بە قەرزش خانی بکەی بەڵام خانی کە سوێ ناوی قەرزار بووی تامی لێ ناکە یای لە مستەقبلش بێ هەردەبی بفرۆشیت چکە بە مەعاش نادرێ قەرز بە مەعاش نادرێتەوە بەخێر بن سوپاس بۆ ئێوە چەند ڕۆژ بەر لێستا ئێوە راپۆرتێکتان کردبووم
ڤیدیۆکەمان بەدەست گەیشت منیش تەلەفۆنێکم بۆی کرد وتم کاکزانە من عازرم ئامادەم بارودۆخی ئێستاش تۆزە گونجاونیە خەڵک لە ڕووی ئابووری وەزی شتی خۆش نییە بەڵام ئیتر ئەو پیاوە بەڕێزە لە هەموو ئاینەکان لە هەموو قەومەکان هەوە هیچ ڕووبارێک لەم کوردستانیان پیاوە بەڕێزە تەرمێک یاخود کەسێک لە مردن ڕزگار نەکردێت ئیدی بە هەمومان بتوانین شتەشی بکەین بستنە و خانەوەکەی خۆی دوی شەو بێت سێ شەو بێت ئەو پیاوە تەلەفۆنی بۆ دێت جەنازە هەیە لە یعنی بڕوا بکە تا ئێستا خۆی 1000 نارە خەڵک وەنەگەتووە لە بڕهێنانە دەری جەنازە ئەگە کەسێک بە خێری خۆی 20 لتر بنزینێکی بۆ تێ بکات ئەو ئۆتۆمبیلێک کە لاشێتی کاک بارزان قەساب و کاکومێت خۆشنەوە مامۆستا مەلا مەسعود چەند کەسێکی تر هاوکاریان کردیان خوای گەورە ئەزر و پاداشتنداتەوە من هەموو جارە دەڵێم ئەمن خێرخوازنیمە من خزمەتکارم بۆم گوتم پشت بەخوای گەورە ئیشت لۆ کاملەکەین وەت لێکم بچێ ناو خانەکەی وەت لێکن ینی دەبێ ئێوە بکەم بچێ ناو خانەکەی پێداویستەکەی بەخۆی کاکزانە بەسۆم لە بکۆم ڕەمزێ بەخۆی 50 وەرەقەی قەرز کردی لە حاردەکەی ئێستا کە گەشتە مەرحەلەی زۆری لە نمونە دەرگا و پەنجەرەیە ئیدر کارەبایەتە داخیلەکەی مایە ئەو داخیلێ زۆرش مەبلەغەشی پێوێت نزیک 15 ملیۆنی پێوێت و ئەو تا ئێستا مەلایمان کردو دەگاتە 7 ملیۆنی الحەمدولیلا دەگات ئەو مبالێ دەگاتە 7 ملیۆنی ینی لە ڕێگە FIB 5 ملیۆن 150,000 هاتیە ئەنگۆش لایفتان کردو خەڵک کاتە سەخت ینی بە مەدانیش نەکات ملیۆنێکی نەگوت ناومەدەن بەڵام من لە هەموو ئەو شتانە جوانتر ماوەیەک بەر لە ئێستا لێرە لە ماڵی کاک زریان سایەتی لای مەمە و کاک زریانی کردەوە تازە لەسەرەوە بە برا گەورەکەی خۆی گوت بوو ئەو 100,000 بە خێری مەمدەنە کاک زانای زریان سایەتی خەڵک هاوکاری کرد ئەو بڕە پارێکە لە بەدەستی بۆ دیارە لە ئەو عیلاج دانایە دایتێ کاک زانای هیوادارم ببیتە نمونەکی جوان زریان سایەتی گورچێلی لە گۆڕانی لەسەرەوەیە کەرەنتی نەکرایە بە 100,000 بەشداری کردی لۆ کاک زانای طبعاً ئەوەی کاک زانای من هەر بە خێری نازانم ئەرکەش سەرشان هەمومانە چاوانە پیاوە بەڕێزەی بیت جیاوازی نەکردی لە ناوچەکان پشت بەخوای گەورە ئەو بڕە پارێککە پێویستەوە شەوەری دابینەکەن پشت بەخوای گەورە دەستی گۆش خۆش بێت وەڵاهی داواکارم لە ڕێی ئەو مایکەی وەرنە سەخت ئەو پیاوە بەڕێزە پێویستی بەنگۆیە والله پێویستی بنگۆیە چار منداڵی یەکێک لە منداڵەکانیشی بەخشراوە خی گەورە کاراسانی لۆ بکەت انشاءالله سەبری بداتی ئیشەکەی سەختە سەرمابی گەرمابی زستان بیهایم بی لەم فەستەکان ئیشوی بەس لە من ئاوەیە ئیشەڵە خوا دەرکە لە یکاتەوە پێم وتم هەموو جارێک پایتەخت میدیا ئیشەکەیە کە ئەمە ئەچین لە ڕێوان ئیشەکەن زۆر و ئاسانترەبی شەوی ڕابردوم لەگەڵ برادری خۆشویستم کاک بەختیار ڕوودا و ئەویش قەرەرەوە بێت تێرانە بەڵام نەوە قسمەتی مامۆستا فاخیریش ئەوەچی نەخۆشدا ئیشەڵڵا خوای گەورە پاداش داتەوە قەرەبی بکاتەوە ئەگەن ئەوانش بەرنامە هەوو بێن ئێرانم بەڵام کاک بەختیار ڕوودا و تەلەفۆنی کرد گوتی پایتەخت میدیای ڤیدۆک بڵاو کردی تو لەسەر کاک زانای گوتم وەڵاس منێتمە تاقتاق ئینشاءالله ئیشەکەی لۆکەم گوتی ئەمیش دێم گوتی باش سعات یەکی شوێ تەلەفۆن کردەوە گوتی حەجی جێگرم ها گوتی وەڵا خورسەرێم بۆ مشە گوت لۆ تۆڵە ئەی نەفەرەکی مەمرد لا حەولە وەلا قووەتە ئیلا گوتم کاک خوای لە خۆشبی ئیدی ئەو قسمەتنی و بێت ئێرانە هیمەتیشتا بوو بەڵام ئیشەکە ئەنگۆ کردتان خوا خێرتان منووسی دەنج و کاک زانە هەموو خەڵک ئەیدیت بەڵام کەس ناوڕۆکەکەی نادی دەوەزعی ئێستاش ئەو زلچی ئیش لە بەدایە بەخوای برام ئەو دەستێ بینی وەڵی ئەو دەستە حەقی ماسکردنێ ئەو دەستە جەنازە هێنایەتە دەرێ ئەو دەستە ئیشی کردیە ئیشەڵە بە هەموو بتوانین ئیشی کاک زانێت چارەسەرکەین خزمەتکارم دەستین گۆش خۆش بیت وەلە بینەرانی پایتەخت میدیا ئەمەی گوێبیستی بوون قسەکانی هەریەک لە کاک زانای غەواس و کاک جێگردوڵانیە بێگومان ئەم شەو لە شاری هەولێرە هاتووە بۆ ئەوەی ئەو کەم و کورتیە ئەو پێداویستی کە ماویەتی بۆ تەواوکردنی خانوەکەی بووی جێبەجێ بکرێت لێرە کەمپینێک کراوەتەوە بێگومان دوای ئەوەی کە لە پایتەخت میدیاوە راپۆرتێک بڵاو کراوە کە بارودۆخی ژیانی کاکزانامان نیشاندا و خۆشی ئەو پیاو بەڕێزە لە هەموو ڕووبارەکانی کوردستان هەر کەسێک کە کەسێکی ئازیزی دەکەوێتە ناو ڕووبار دەخنکێت پەنای بوو دەبن و هەر کاتێکیش بێت ئەو ئامادەیە بوو ئەوەی بەهانای ئەوانەوە بچێت ئێستا ئەو پێویستی بەو خەڵکەیە پێویستە دەتوان بڵێم قەردێکە بیدەینەوە وایە هەموو لایەک بێتە سەرهێڵ و هاوکاری کاک زانا بکرێت بۆ ئەوەی ئەویش لەم بارودۆخە دەربازی بێت